تا دێت ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم بۆ گەڕانەوەی موچە و شایستە داراییەکانیان زیاتر دەبێت. لە سلێمانی فەرمانبەران و مامۆستایان بەردەوامن لە خۆپیشاندان و ڕێگەیان بە مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان نەدا لە زانکۆوانە بخوێندرێت. ئەوان باز لەوە دەکەن شەڕی ئەم جاریان هێندەی گەڕانەوەی شکۆیە بۆ زانکۆ، شەڕی موچە نییە. ئێمە بەردەوامە بین لە خۆپیشاندانی هێمنانە داخستنی هۆڵەکانی خوێندن و ڕێگەنەدان بە مامۆستایانیش بچنە هۆڵەکانی خوێندن. ئەم یعنی زەقکردنەوەی دوو ئیدارەیە بەڕاستی حیاچوونی دەسەڵاتە بەداخەوە، یعنی مانگ لە دوای مانگ ئەزمەکە قوڵترە بێ. ئێمە پێمان خۆش نییە کە ئەم جادەیە نەخۆشخانەی لێ تەواری لێ نەخۆشخانەکانی لێ بین، ئێمە بە ناچاری بیگرین بۆ ئەوەی خەڵک گوێی لێمان بێ. یعنی زۆر کەسەیە مافیە خوێ و ناتوانێت بێتە دەنگ. حکومە باکی نییە، ئاگای لە کەس نییە. ئەو زانکۆی داخرێ ئاگای لە فەقیری و هەژار نییە. خۆیان تێرن گیرفانیان پڕە. تا ئێستا موچەی مانگی 3 نەدراوە بە بەشێک لە فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ و حکومەتیش لیستی موچەی مانگی 4 ڕاگەیاندووە. موچە خۆران دەڵێن جیاوازی و دوو ئیدارەیەکی گەورە هەیە و گوزەرانی خەڵقراوەتە مزادەیەکی سیاسی خراپەوە. لە چەمچەماڵیش فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ خۆپیشاندانەکانیان دەست پێ کردو. هەمان قسە و گرفتی مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانیان هەیە. سانی و فەرمانبەرانی زانکۆی سەرمەگربوونەوەیەکی ناڕازیان کردووە و دەنگی خۆیان بەرز کردوێتەوە بەرامبەر بە حکومەت و دەسەڵات، بەرامبەر بە بەڕاستی ئەم جۆرە لە گاڵتەجاڕیکردنیان لێداوە بەڕێوەبردن بۆ هەم بەرزکردنەوەی دەنگی ناڕەزاییە و بەرگریکردنە لە مافی هەموو چین و توێژەکانی دیکە، بواری تەندروستی، مامۆستایان، خانە نشینان. ئەمە هاتوین لێرە بە دەنگی هەمووان ئەمەی کە لێرە ئەبینین. ئەمە بەتەنها مامۆستا و فەرمانبەری زانکۆ نییە، خەڵکی دیکەش هاتووە چین و توێژەکانی دیکەی تێکەڵبوونە هاتوینە لێرە داوای مافی یاسایی و قانونی خۆمانەکەین. بە زەروری ئەزانم لە ئێستاە لیژنە دروستکرێ خەڵکانی دڵسۆز و بە ئەمەکی ئەم نیشتیمانە بۆ داهاتووی ئەم دەسەڵاتە یەکە بە یەکەی ئەوانەی کە دەستیان هەیە لە بەتاڵان بردننی داهاتی سەرزەوی ژێرزەوی ئەم میلەتە بە تایبەتی لەم سنوورەیە کە گەورەترین زەحیە و ئەنفال و قوربانیدان لەم سنوورەیە کراوە. ئەمە ڕۆژەکەیە لە پاڵ مۆنەمێنتی ئەنفالە. ئەمڕۆ هاوڵاتیانی کوردستان خەڵکانی دڵسۆز و خاوەن شەهادە داوای سەرەتاییترین مافی خۆیانەکەن کە موچەیە. زۆربەی چین و توێژەکان لە ئێستادا بەتایبەت لە زۆنی سەوز کەوتونەتە دۆخێکی سەختی ژیان و بۆ داواکردنی مافەکانیان شەقام و بایکۆتیان کردوتە مینبەری ناڕەزایی و بەتاڵکردنەوەی تووڕەیەکانیان لە دەسەڵات. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.